ژمارەیەک لە چالاکوان و ڕێکخراوەکان و هاوڵاتیان لە کفری کەمپینێک دژی خراپی ڕەوشی تەندروستی و کێشەی کەمی پزیشکی نەخۆشخانەکانی شارەکە ڕادەگەێنن. ئەم گرفتە بووەتە خەمی دانیشتوانی قەزاکە. بەردەوام نەخۆش سکاڵای هەیە و وەڵامیشیان دەست ناکەوێت. داوای ڕەوای خەڵکی شاری کفری دەگەینە دەسەڵاتداری ئەم هەرێمە. سەرڕای قەیرانەکانی سیاسی و ئابووری کوردستان خەڵکی شار زۆر تووڕەیە لە نەبوونی خزمەتگوزاری تەندروستی بۆ شاری کفری لە هەموو ڕیەکەوە پشتگوێ خراوە و گوێ لە داوا و داخوازیەکانمان ناگرن. ئەبن هەفتەی پێشوو هاتم دکتۆر نەبوو دانەنشت بوو ئەم هەفتەیەش هاتم 8 نیم لێرە بووم وتی تەواو دکتۆر نەماوە 25 نەفەرم قەپات کرێت هینتر وەرناگرم ئەبێ من بەیانی بێمەوە. خەڵکێکی زۆر لە نەخۆشخانەی کفری چاوەڕێی نەبوونی دکتۆرەکە دکتۆر ئامادە نییە ئەوە سەعات بۆ کاژمێردە چێت دکتۆر لەم شار و لەو شارەوە یعنی تاکەی ئەم شارە ئاوا فرامۆش بکرێ. دکتۆری کەمە کادریان کەمە یعنی ناگەیەن پێن حەقیان هەیە ئەوانیش ئەرکێ نازحینێ زۆر ها لە سەرمان ئەمانە گشتی فەرقی هەیە کوانێ ئینسان خزمەت دوان بکە کوانێ خزمەت دەدەنێک بکە مستەشفای شیلاکە حەقیان نەدەینێ دکتۆریانی شیلاکە بەخوا مەمنون گشتیانی. نەخۆشخانەی گشتی شەهید خالید گەرمیانی تەنها 9 پزیشکی پسپۆڕی هەیە و بەشی فریاکەوتنەکەشی 1 پزیشکی نیشتەجێی خولاو لە کاتێکدا پێویستی بە زیاتر لە 20 پزیشکی پسپۆڕە. ئەم کێشەیە بەردەوام دراوەتە لایەنی پەیوەنددار بەڵام بەڵێنەکان نابنە کردار. پزیشک وەکو ژمارە لە ئاستی پێویستە نییە. بۆ نمونە ئەگەر لە هەر ڕۆژەکە هەموو اختصاسەکان دابنیشێت لۆ دەکە تەوزیع بێتە سەر هەموو پزیشکەکانە ئەو کاتە کێشە کەمترە بێت و گلەی هاوڵاتی کەمترە بێت. ئەو ژمارە ئەو بەو ڕادەیە نییە بتوانم هەمووی لە یەک کامل هەفتەکە داوامی پێ بکەم چونکە ژمارەکان کەمە اختصاسی مناڵانەکەم تەنیا یەکدانەیە ناتوانم هەموو هەفتەکە داوامی پێ بکەم. دانیشتوانی کفری زیاتر لە 50,000 کەس بەو پێیە هەر 6,000 هاوڵاتی و 1 پزیشکی بەردەکەوێت. نەخۆشی ناوچەدا بڕێنراوەکانی دەوروبەر و ئاوارەکانیش قەرەباڵغیەکیان دروست کردووە کە گەر حکوومەت فریای ڕەوشی تەندروستی نەکەوێت نەخۆش لە بری چارەسەر دەردی گرانتر دەبێت. سامان کەریم کورد، سات نیوز، کفری.